باشە مامۆستا ڕێبوار کتێبی دنیای شتە بچووکەکان دنیای شتە بچووکەکان بەڵێ لە چیەوە دروست بووە؟ دنیای شتە بچووکەکان کتێبێکە کە من زۆر معجیبی فەیلسوفێکی ئەڵمانی بووم ئەوسا ئێستا خۆشبەختانە کتێبێکی تەرجمەی کوردی کراوە بە ناوی واڵتەر بنیامین. من زۆر لە تەمەنی بڵێنتر زۆر سەرەتای بیستەکانە هەندێ بەرهەمی ئەوم خوێندەوە، سەرەتا بە فارسی دوایی بەدانی مارچی، بۆ نمونە کە باسی بۆ لێرەکە کە وێنەی شعری لە چیەوە وەرگرتووە، باز لەوە کە ئەڵێ پاریس لە سەردەمی بۆ لێرە جادەکانی بەرچن بوون، ینی بەڕێژ کرابوون، ئەڵێ گۆلاوی ئاو ئەمایەوە و بۆ لێر لەوێەوە سەیری ئەو گۆلاوی ئاوانەیە کرد، ینی وێنەی بۆ دروست دەبوو لەو کاتەیە و هەستێکی تایبەتی خۆی لە ڕێگەی ئەو وێنانەوە دەرەبڕی. کەواتە واڵتەر بنیامین بۆ من وزگەیەک بوو، هەم لە ڕێوە فەلسەفەم ناسی زیاتر و تێگەیشتم کە ئەکرێ هزری فەلسەفی بیری پێ بکرێتەوە بۆ زۆر شت لە دەرەوەی مێژووی فەلسەفە، مەسەن بیری پێ بکرێتەوە بۆی من تعریفێکی تری ئەدەبی نالی بکەمەوە مەسەلەن وانە بۆ لەوێ ڕنگ بێ باسی خواردن دروستکردن بکەی، بەڵام بۆ چوونی فەلسەفی تیاابێ کە من کتێبێک نووسی بە ناوی فەنتازیای خواردن. دنیای شتە بچووکەکان ڕاوەستانە لەسەر ئەو شتە بچووکانەی کە هەمومان ئەیان بینین بەڵام لەسەریان ناوەستین، بە بابەتی ئەدەب و بیرکردنەوەیان نازانین. من لەسەریان وەستام. جارێکیان شێرکۆ بێکەس یادی بەخێر دانیشت بووین، وتی من هاتمە ژوور و بە خێراتن کرام و ئەمانە لە دەستگای سەردەم لە بیناکۆنەکەیان، وتی ئەم ڕێبوار ئێستا هەمومان لەم ژوورە لێمان پرسم بڵێ چی لەم ژوورە هەیە، وتی یەکێکمان ئەڵێن ئەمە مێزە، ئەمە گوڵە، ئەوە تابلۆیەکە، بەس لە ڕێبوار پرسن چی لەم ژوورەیە، ئەڵێ ئەوە زەنگیانەیەکە. وتی ڕێبوار دایمە بە دوای ئەو شتە وردانە ئاگەڕێ. دنیای شتە بچووکەکان ڕنگانەوەی ئەوە بوو من نەمەتوانی باز لە مەفاهیمی گەورە و چەمچی گەورە و دیموکراسیەت و ئایدۆلۆژیا و ئەمانە بکەم، بۆیە هەستمە کرد ئەبێ قۆڵبمەوە لەو شتە بچووکانەیە کە ژیانەشین هەموو ئینسانێک یعنی لە ژیانیا ئەو شتە بچووکانە هەیە، ئەو شتە بچووکانە هەیە و گرنگی تایبەتیشی خۆشیان هەیە و من هەوڵم داوە باز لەو گرنگیان بکەم کە ئەبێ معریفە و فکر و فەلسەفە ئاوەڕ لەو شتانە باتن